بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی نزیکەی مانگێکە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا قەدەغی هاتوچۆ لە هەرێمی کوردستان ڕاگەندراوە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان پابەندی ڕێکارە تەندروستی و ئیدارەکان بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بڕەبوجەیەکی بۆ و هاوڵاتیانە تەرخان نەکردووە کە زەرمەند و یاخود هەلی کاریان لەدەستداوە. بەمێندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی بەرە محەممەد ئەندامی ئەنجومەنی دانەمەزراوان، هەروەها لە عاربەتەوە کارزان فیزیک نوێنەری مامۆستایانی وانەبێژ، لە هەولێریشەوە موسلیم عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی کوردستان باس لە دۆخی مامۆستایانی وانەبێژ و کەم دەرامەتان و دەرچوانی دانەمەزراو لە سەردەمی کۆرۆنا دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. نزیکەی مانگێکە حکوومەتی هەرێم بەهۆی کۆرۆناوە قەدەغەی هاتوچۆی ڕاگەیاندووە، بەڵام تاوەکو ئێستا هیچ بودجەیەکی بۆ ئەو کەسانە تەرخان نەکردووە کە کارەکانیان لەدەست داوە. حکوومەتی هەرێم لە سەرەتای ئەم مانگەوە کەمپینێکی بۆ هاوکاریکردنی کەم دەرامەتان ڕاگەیاند. دواتری چەند سەرمایەدار و کۆمپانیایەکی حیزبی بڕی 21 ملیار دیناریان بۆ حکوومەت کۆ کردەوە، بەڵام نازانرێت ئەو بڕەپارەیە چۆن خەرج دەکرێت. پارلەمانی کوردستانیش کە ماوەی زیاتر لە مانگێکە کۆ نەبووەتەوە نەیتوانیەوە بە دوواداچوون بۆ چۆنیەتی خەرجکردنی ئەو بڕەپارەیە بکات و هیچ بڕیارێک و یاسایەکیشی بۆ هاوکاری کەم دەرامەتان و کرێنشینان دەرنەکردووە. ئامان کاتیشدا حکوومەتی عێراق بڕی 3 ملیار دیناری بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بۆ هەرێم ناردووە، بەڵام چۆنیەتی خەرجکردنی ئەو بڕەپارێش ئاشکرا نەکراوە. لە سەرەتای سەرهەڵدانی کۆرۆنا زۆربەی وڵاتان پارەی پێویستیان بۆ قەرەبووکردنەوەی زیان لەکەوتوان تەرخان کرد، بەڵام حکوومەتی هەرێم تاوەکو ئێستا هیچ بڕاپارەیەکی نەداوە بەو کەسانەی لە ئەنجامی ڤایرۆسی کۆرۆنا کارەکانیان لەدەستداوە. با بڕوای بەشێک لە شارەزایانی یابووریش پاساوی حکوومەتی هەرێم بۆ کەمبوونەوەی داهات و هاوکاری نەکردنی زیان لەکەوتوان بەز نییە. چۆن دەبێت حکوومەتێک تەمەنی 28 ساڵ بێت و لە دوای 2023 108 ملیار دۆلاری لە بەغداوە بۆ ئەتبێت پارەی دانراوی بۆ کاتی کارەسات و پەتاکان نەبێت. هاوکات جگە لەوەی خەڵکی هەژار و کەم دەرامەت و کرێکار بەوەی قەدەغەی هاتوچە و هاوکاری نەکردنیان لەلایەن حکوومەتەوە لە ژیانێکی کارەسات باردان، دۆخی موچەخۆرانیش بۆی دواخستنی دابشکردنی موچە لە بارێکی خراپدایە. حکوومەتی هەرێم وێڕایەوەی لەم دۆخەدا ئاوری لە خەڵکی هەژار نەداوەتەوە، دەشێوێت ڕێگری لەو ڕێکخراوە خێرخوازیانە بکات کە ئەسەر بەدەسەڵات نین و هاوکاریەکانیان دەگەن نەکەم دەرامەتان. بۆ ئەو مەبەستەش لە ماوەی ڕابردوودا میدیاکانی دەسەڵات بڵاویان کردەوە لەمە دووە ڕێگا بە کەمپینی هیچ ڕێکخراو و کەسایەتیەک نادرێت و حکوومەت خۆی سەرپەرشتی دەکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. کاک بەرهەمەکرد لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئێمە لە کوردستانی نزیکەی 200,000 دەرچووی دانەمەزراومانەیە بەگشتی لە سەردەمی کۆرۆنادا کە خەڵکێکی زۆر کاریان لەدەستداوە، ڕەنگە دەتوانین دانەمەزراو هەر بێکاری ژوون، بەڵام بارودۆخیان چۆنە؟ بەناوی خوای گەورە و میرەبان زۆر سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ کەناڵی پێیان کە هەمیشە بۆتە مینبەرێک بۆ گەیاندنی داواکاری دەرچوانی دانەمەزراوان. ئێمە وەک دەرچوانی دانەمەزراوان کە ماوەی 9 ساڵە دەرچوانی دانەمەزراو کەرنتی کراون لە ماڵەوە کە پێشتر باسی کەرنتی نەدەکرا لە هەرێمی کوردستاندا، بەڵام دەرچوانی دانەمەزراو بەهۆی سیستەمی خراپی بەڕێوەبردننی وڵاتەوە لەلایەن کاربەدەستانی هەرێمی کوردستانەوە ئەوە ماوەی 9 ساڵە کەرنتین کراوە لە ماڵەوە. دەبێت بڕوانامەکانتان کەرنتی نەکراوە، سوودێکمان لە بڕوانامەکانمان نەبینەوە کەرنتین کراون. ئێستا دەبێت بەرپرسان هەست بە مەعاناتی ئێمە بکەن، بە مەعاناتی دەرچوانی دانەمەزراو بکەن کە گۆزەرانیان چۆنە، چونکە ئێستا ئەوان کەرنتینی کراون بە بۆنەی ڤایرۆسێکەوە کە لە ماڵەوەن، دەبێت بزانن دەرچوانی دانەمەزراو لەما ئەم 9 ساڵە چیان کردووە. بەڕاستی لە بێکاریدا دەرچوانی دانەمەزراو دۆخیان زۆر لە بارێکی خراپدا بووە لە ماوەی ئەم 9 ساڵەدا. بە بۆنەی ئەم
9 ساڵەوە کە دامەزراندنیان ڕاگرتەوە دەرگای دامەزراندنیان داخستەوە بەو کەسانی بە تایبەتی فەقیر و هەژارن و بێواسیدەن. ئەمە کاریگەری زۆری کردوتە سەر ژیانی دەرچوانی دانەمەزراو. بۆ نمونە نەیتوانیوە ژیانی هاوسەرگیری پێکبێنێ تەمەنی گەیشتۆتە 32 ساڵ. خۆی ئەمە کێشەیە لە لایەکی تریشەوە دەرچوومان هەیە ڕۆژانە پەیوەندیمان پێوە ئەکەن ئێمە ئاگادارەکەنەوە ئەڵێ لە بارودۆخێکی زۆر خراپین بەڵێ لە ئێستاە بە تایبەتی چونکە ئێستا ناتوانێت کرێکاریش بکە هەنی بەهۆی قەدەغی هاتوچۆوەکە حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاندووە و کە خەڵکی کردوتە ژوورەوە هیچ نەبووە دەبواە داهاتێکی یان لە ڕێگای خێرخوازەکانیشەوە با دەبواە داهات بگەیشتا بەدەستی ئەم دەرچۆ دانەمەزراوانە. اینجا دوایەوە کە ژیانی هاوسەرگیری پێکێناوە تووشی کێشەی کۆمەڵایەتی بووە مناڵی هەیە کرێت چییە ناتوانێت کرێی خانۆکەی دابین کە نازانێت یعنی وەکو موچە خۆرێکیش نییە بڵێ چاوەڕێ بکە حکومت موچەکەی ئەداتێ هیچ بژێویەکی نییە نازانێت ڕوو لە شوێ بکە بەهۆی ئەمە تووشی کێشەی کۆمەڵایەتی بووە. بەڵێ سوپاس دەکەم دواتر دێنەوە لای بەڕاز لەسەر قسە دەکەین چەندە دەرچوانی دانەمەزرا و خۆبەخشیش ئێستا و کارمەندی تەندروستی کار دەکەن دەگرێمەوە لای بەڕێز دەگەر بچینە هەولێر لای کاک مسلیم زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا بە دیاریکراوی هۆکاری چییە کە ماوەی مانگێک کە نزیکەی مانگی قەدەغی هاتوچۆ بەردەوام بەڵام بودجەیەکی تایبەت بۆ کەسانە نییە کە کاریان لەدەستداوە یاخود زیانیان پێگەشتووە حکومت بودجێکی تایبەتی تەرخان نەکردووە وەکو چۆن لە زۆربەی وڵاتان کە ئەم ڕێکارە گیراوەتە بەر بۆ هاوکاریکردنی خەڵکی ئەوانەی کاری لەدەستداوانەی کە هەژارن ئەوانەی کە کەم دەرامەتن. بەڵێ سەرەتا سڵاوی خوای پەروەردگار لە بەڕێست و لە میوانە بەڕێزەکانت بەناوی خوای پەروەردگار دیارە ئێمە ئەوە نزیکەی مانگێک و چەند ڕۆژێک تێپەڕ دەبێت بەسەر کەرەنتینەی گشتی هاوڵاتیان هەرێمی کوردستان بەهۆی ڕێنماییەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆناکە بە شێوەیەکی گشتی سەرتاسەری جیهانی گرتوتەوە. سەرەتا دوعاکەین کە خوای گەورە ئەم پەتایە هەرچی زووە لە کۆڵ میلەتەکەمان و تەواوی کۆمەڵگاکانی مسلمان و نەتەوایەتی مرۆڤایەتی بکاتەوە و شیفای عاجل بۆ نەخۆشەکانمان بنێرێ. بەڵێ دیارە یەکێک لە گرفتەکانی فەرمانڕەوایی و دەسەڵاتی هەرێمی کوردستان لە ڕابردوودا ئەوە بووە کە هەمیشە پلانی درێژخایەن و دوورمەودایان نەبووە بۆ تەواوی بابەت و کێش و گرفتەکانی نێو کۆمەلگا. یەکێک لەو گرفتانەش بریتی بووە لە دامەزراندن کە لە ساڵی 2014 بۆ 15 وەستاوە تا ئێستاوە هیچ ئایندەیەکیشی دیار نییە ڕۆیایەک نییە بۆی کە ئایەکەی دەست پێ دەکاتەوە بۆ دامەزراندن دانەمەزراوان لە زانکۆ پەیمانگاکان بە کوڵەمەرگی و بۆ پەڕی ماندووبوونەوە بڕوانامە بەدەستێنن تا خوێندنەکەیان تەواو دەکەن دوجار شەهادەکانیان دەبنەوە ماڵەوە و هیچ مەسیرێکی دیار نییە بۆی کە پلانێکی استراتیژی هەبێ کە ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ئیستیفادە و سوود لەو گەنجە خوێنگەرمە خاوەن بڕوانامە زانستیانە ببینێ کە جیلێکن ئەوانە ئەتوانێت بەڕاستی پرۆسەی زانست و زانستخوازی لە تەواوی دامەزگاکانی وڵاتە پێشەوە کە ئەوانە بێت خزمەتیان پێ بکە. بەڵێ مەبەستمەوە بوو کە هۆکاری چیەکە لە سەردەمی کۆرۆنادا زۆربەی وڵاتان جگەر لە ڕێکاری تەندروستی بودجیان تەرخان کردو بۆ کەسانی کە مەسەرەن بێکار بوون یاخود بێکارن یاخود کەم دەرامەتن بۆ لە کوردستان ئەمە ناکرێت کە بارودۆخێکی خەڵکێکی زۆر لە کارەساتدا بە تایبەتی ئەوانی کە هیچ مەسەرەن موچەیەکیان لە حکوومەت ئەوانی کە کرێکاری ڕۆژانن. خۆی یەکێک لە کێشەکانمان کاک عەبدولحەکیم گیان ئەوەیە کە ئێمە لە کوردستان کێشەی بڵێن ئاشکرا نەبوون و دیار نەبوونی بودجەمان هەیە لە کوردستانە. ئەمە چەند ساڵێکە لە پەرلەمانی کوردستانە بودجە نایەت لەلایەن حکوومەتەوە تەخمین ناکرێت دیاری ناکرێت ئایا داهاتی هەرێمی کوردستان چەندە بۆی کە بە پێی ئەو داهاتی کە دیاری دەکرێت لە پەرلەمانی کوردستانەوە یاسای بۆ دەرەچێت
حکوومەت یاریمی کوردستان پلانەکانی دابڕێژێ بۆ سەرجەم وەزارەتەکان و بتوانێت بەشێک لە بودجە و هەروەکو دەوڵەتانی جیهان و حکوومەتەکانی جیهان بتوانێت تەخمینی بکات دیاری بکە بۆ بارێکی نەخوازراوی ئالە و شێوەی کە ئێستا تێککەوتوین کە مەصرفێکی زۆر داهاتێکی زۆر ئەکەوێتە سەر حکوومەت یاریمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی ئەم پەتاکوشندەیە بۆ یەکێک لە هەرە کێشە و گرفتە گەورەکانەوەیە کە ئێمە بودجەمان نییە بودجە نایەتە پەرلەمانی کوردستان بۆ یکە ئێمە قەرار و بڕیاری لەسەر بدەین تەحدیدی داهاتی هەرێمەکەمانی لەسەر بکەین و ئێستا دەبوو حکوومەت یاریمی کوردستان بودجەی هەبووە بۆچی بۆ چەند بەشێک بودجەی هەبووە وەکو زۆرێک لە دەوڵەتانی جیهان بۆ بارێکی لە نەخوازرا و بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتایە بۆ مەسارفی دام و دەستگا و فەرمانگە و بنکە تەندروستیەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ بەڕێوەبردننی کەرەنتینەکان بۆ مەسارف کێشانی هەموو ئەو خێزانانی کە بێکارن بژێوی ژیانیان سەختە زۆر ئالۆزە کە ماوەی مانگێک و چەند ڕۆژێک کە لە ماڵێوەن کەسێک مەرحەباییان ناکە و کەسێک بەخەمیانەوە نییە جگە لە ڕێکخراوە خێرخوازیەکان کە من لە دواتریشە ئشارەتی پێدەم بەڕاستی دەبوو بودجەیەک دیاری کرابووایە و بە هەمان شێوە زۆرێک لە دەوڵەتەکان بودجەیان تەرخان کردووە بۆ کرێکاران بۆ جوتیاران کە دابراون لە ئیش بودجەیان تەرخان کردووە بۆ ئەو کۆمپانیایە تایبەتیانەی کە لە دەوڵەتان لە هەرێمی وڵاتان بۆچی بۆی کە بەشێک نەبن دوجار کرێکاران کەمکەنەوە یان مۆزەفەکانیان کەمکەنەوە لە کۆمپانیاکان و دەوڵەت ئەو ئەرکەی گرتووەتە ئەستۆی خۆی کە باری سەرشانی کۆمپانیاکانی سوکەکە بەڵام ئەوەی ئێمە لێرە بە بەداخەوە کە خەڵکێکی یەکجار زۆر لە ژیانێکی ئالۆزدا بۆ لەو ماوەی کەرەنتینەیە کە بێکار و بێکاسی بکەوتۆتە ماڵەوە نەیتوانیوە بژێوی ماڵی خۆی بکات دوجار بەهۆی نەبوونی بودجەوەیە بەهۆی نەبوونی پلانێکی استراتیژی بووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردێ و چەندان دیاردێ ترکە لە توش بووینێتەوە لە حاڵەتی شەڕە لە حاڵەتی حاڵەتێکی نەخوازراوی ڕووداوی سروشتیە و ئەم دانەمەزراوانەمان کە ساڵانە ئێمە لە هەرێمی کوردستانە لە تەواوی زانکۆکانە لە تەواوی پەیمانگاکانە زیاتر لە 130,000 قوتابیمان هەیە ئەمانە کە تەخەڕوجەکەن پلانێکی استراتیژی ساڵانە نییە کە حکوومەت یاریمی کوردستان بودجەیەکی دیاری کرا و تەرخان بکە بۆ دامەزراندنی ڕێژەیەک یان نسبەیەک لەو دەرچوانە بۆی کە ساڵانە بەسەردا کەڵەکە نەبێ بەو ڕێژەی زۆرەی کە ئێستا جەنابەت باست کرد نزیکەی 200,000 دەرچووی دانەمەزراومان هەیە کە بەڕاستی لە چاوەڕوانیە بێ ئەمەل ماونەتەوە لە ماڵەوە چاوەڕوان سپاس دەکەم دەگرم و لا دواتر بچینە لای مامۆستا کارزان مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریتان سەبارەت بە دۆخی مامۆستایانی وانە بێش لە سەردەمی کۆرۆنا چۆنەوە بە دیاریکراوی چەند مانگەیەوە موچەتان وەرنەگرتووە چەند ئێمە پەیوەندیمان بە چەند بەرپرسێکی باڵای وەزارەتی پەروەردەش کرد لەسەر کێشەی مامۆستایان و دەرچوانی دانەوزەرەوە بەڵام بەداخەوە ئامادە نەبوون بێن بۆ بەرنامە فەرموو سەرتا بەنای خۆی گەورە سڵاو ڕێزم بۆ بەڕێست و سەرجەمبینەرانی کەناڵی ئاسمانی پێیان و سڵاو ڕێزم بۆ میوانە بەڕێزەکانت دووبارە سپاس بۆ کەناڵی پێیان بەوەی کە هەمیشە ئاوڕێی لە مامۆستایانی وارە بێژداوەتەوە بەڕاستی کاک حەکیم ئەگەر بمانە باس لە مەعانات و کێشە و ئەو دۆخە ناهەمواری کە مامۆستای بردوو پێشی ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا بێتە ناو هەرێمی کوردستان و وەچ لەو قۆناغشی کە ئێستا تێداین ڕاستی کێشەکانی مامۆستای وانەبێژ بەردەوام ساڵانە دووبارە دەبێتەوە سێبارە و چەندبارە دەبێتەوە ئەمەش هۆکارەکەی دەگەڕینەوە بۆ ئەو بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە وەزارەتی دارایی و سەرجەملایانی پەیوەندیداری تایبەت بە کەرتی پەروەردە بۆی کە کەم تەرخەمن بۆی کە مامۆستایان پشتگوێ خستووە بۆی کە کەرتی پەروەردەیان پشتگوێ خستووە نەک هەرتەنها مامۆستانی وانە بێژیان پشتگوێ خستووە بەڵکو تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستانیان پشتگوێ خستووە ئێمە دەزانین هەرێمی کوردستان سەر زەوی و ژێر زەمین و یعنی تەواوی هەمی پڕەتی لە داهاتێکی ئابووری زۆر بەرفراون کە هەرێمی کوردستان خاوەنیەتی بەڵام بەداخەوە دەبینین سەر ڕایبوونی ئەو هەموو بارە ئابووری فراوانە ئەوەی حاڵی مامۆستای وانەبێژ بە دیاریکراوی دەبینی کە لە چ دۆخێکی ناهەمواردا باوەڕکە کاک حەکیمیانی پێش من داخلی بەرنامەکە بەڕێز بم
مامۆستایەکی وانەبێژ تەلەفۆنی بۆکن دەڵێت و ئەو خوایە پەیامەکەی من بگەێنە بەوەی کە ئەڵێ وەڵڵا 250 لە ماڵەکەی منە بەڕاستی شوورەیە بۆ دەسەڵاتێک لە ساڵی 2020 تا بین دۆخی مامۆستا بۆ شازە بڕاتەوە یعنی بەڕاستی جێی شەرمە دەسەڵاتێک وەزارەتێک تاوەکو ئێستا نەتوانێت قوتی مامۆستایەک دیاری بکات ئەی چۆن ئەتوانێت وەزارەتێک بەڕێوە بوات چۆن ئەتوانێت حکومدارەتی بکات چۆن ئەتوانێت دەوڵەتداری باشە ماوەستا چەند مانگە موچەتان وەرنەگرتووە ماوەسانی وانەبێژ ئەوە بوو با بڵێن لاف و گەزافی حکومداریتان لێرەدا بەداخەوە دەڵێم کاک حەکیم ڕۆژ بە ڕۆژ دۆخی مامۆستای وانەبێژ بەرەو ناخۆشتر دەڕوات یعنی معقول نییە وەڵڵاهی ئەوەندە مەعاناتی مامۆستای وانەبێژ زۆرە نازانی لەکوێ باسی بکەیت دەست بخەیتە سەر کامیان مامۆستاک بە گریانەوە تەلەفۆنەکە ئەڵێ مامۆستا وەڵڵاهی خاوەنی دوو منداڵم ئەڵێ منداڵێکیانم شیرە خۆرێ ئەڵێ خۆشم شیرم تێدانە تاکو بیدەم بە منداڵەکەم لەبەر ئەوەی کە پارەیەک نییە موسیقی دیاریکراو نیە تاکو بیدەم بە خۆراک و بیخۆم بتوانم ماڵ منداڵەکەم بژێنم بەڕاستیمە جێی شەرمەزاری بۆ دەسەڵاتەکە تا ئێستا ناتوانێت دۆخی مامۆستایان بەرەو باشتر ببات ئێمە نەکار ئەوە کاک حەکیم ئێمە قسێمە لە شایستەی دارەکانان نییە گەر ئێمە باز لە شایستەی دارایی بکەین بەڕاستی دەبێت حکومەتی هەرێمی کوردستان بە گشتی و وەزارەتی پەروەردە وەزارەتی دارایش بە دیاریکراوی دەبێت سەریان شۆ بکەن بۆچی لەبەرەوەی لە پارێزگای سلێمانی نزیکەی 120 ڕۆژە تاکو ئێستا مامۆستای وانەبێژ شایستەی دارایی وەرنەگرتووە لە پارێزگای هەولێر تاوەکو ئێستا نزیکەی 90 ڕۆژ زیاد دەبێت شایستەی دارایی ئان وەرنەگرتووە لە پارێزگای هەڵەبجە نزیکەی 120 ڕۆژە وەریان نەگرتووە پارێزگای دووهەم نزیکەی زیاد لە 100 ڕۆژە بێت شایستەی داراییان وەرنەگرتووە من پرسیار دەکەم ئایا مامۆستای وانەبێژ بە دەروونێکی مرتاحەوە توانێت دەرز بڵێتەوە ئەگەر لە پێشی قەیرانی کۆڕۆناشانە بێت خۆ پێشتر کۆڕۆناش نەبوو خۆ پێشتر ڤایرۆسە نەبوو ئەم کێشانە هەر هەبوون بەڕاستی کە حەکیم کێشەکانی مامۆستای وانەبێژ ساڵانە چەندین جار ئەمانە دووبارە دەبنەوارێت چەندین جار ئەمانە باس کراون بەڵام بەداخەوە ئێڵم بۆی کە شتێک نییە لە لای بەناوی مامۆستا شتێک نییە لە لای بەناوی کەرتی پەروەردە ئەگەر هەی بووە لە لای ئەو کاتە دۆخی مامۆستا بەم ڕۆژە نەدەگەیشت ئەو کاتە لە ناو پەروەردە سێچین و چوارچین مامۆستا نەدەبوون مامۆستای گرەبەست و مامۆستای وانەبێژ و خۆبەخش و میلا کۆمەر بەڕاستی نازانی باز لە کام حاڵەتی ناهەمواری مامۆستای وانەبێژ بکەیت چونکە بەڕاستی دۆخەکان زۆرن باشە مامۆستا بە دیاریکراوی هۆکاری چییە خۆ مامۆستای تر مەسەلە مامۆستای میلاک ڕەنگە و لە مانگی ڕابردووش موچەی مانگی 12 بۆ سەرف کرابێت بەس هۆکاری چیە کە سەدات لە 100 ڕۆژە مامۆستایانی وانەبێژ موچەکانیان پێنادرێت هۆکارەکەی چییە؟ کاک حەکیم ئێمە بە دوواداچوونی وردمان کورە بۆ ئەوەی کە ئایا بۆچی شایستەی دارایی مامۆستای وانەبێژ تەئەخیرەکەوێت من لە قەوسەکەمە پێشەوە ئاماژە بۆ بدەم بۆی کە کێشەکانی مامۆستای وانەبێژ تەنها لە شایستەی دارایی کورد نەکەینەوە ئەوە بەشێکە دواتر باز لە کێشە گەورەکانەکەم بێمە سەر وەڵامی پرسیارەکەی بەڕێزر بۆچی شایستە دارەکانی مامۆستای وانەبێژ تەئەخیرە بێت ئێمە بە دوواداچوونی وردمان کردو پێشتر دەیانگوت خەتای مدیرەکانە بەڵام دەرکەوت مدیرەکان ئێستا بەهۆی ئەو فشارێک کە هەیە لە سەریان بەسپاستەوە بۆ وەزارەتی پەروەردە هاتوون کتاب یاخود قایمەی وانەبێژی تەسلیم بە حازر دەکەن و زوو دەنێرە بۆ پەروەردەکان بەڵام کاتێک پرسیار لە وەزارەتی پەروەردە دەکەن دەڵێ من کتابم کردووە بۆی کە قایمە حازر بکرێ و بنێرە بۆ دارایی من لێرەوەم قسە بەڕێز هەرێکێک لە وەزیری پەروەردە وەزیری دارایی دەکەم بەڕێز وەزیری پەروەردە بەسپاسەوە دەڵێ من کتابم کردووە بۆ وەزیری دارایی بەوەی کە شایستەی دارایی خەرج بکات بەڵام وەزیری دارایی دەڵێت تا ئێستا کتابێکمان پێ نەگەیشتووە بەڕێز کەتێری وەزیری دارایی دەڵێت خەزێنە لە دەستی ئێمانە باش من پرسیار دەکەم خەزێنە ئابووری دارایی لە دەستی وەزارەتی ئابووریانە بێت ئایا لە دەستی کایە ئەم دەستیکردنە هۆکارەکە چییە ئەمە ینی بەڕاستی ئەومان پێ دەڵێت بەوەی کە بە جۆرێک گێلکردن بە جۆرێک ئەیانەوێت ئەم وەزعەوە هاتێ بپەڕێنن بە بیانووی ڤایرۆسی کۆرۆنا و بە بوونی هەزارها بیان و دیکە پێشتر لە ساڵانی ڕابردووە دەیانگوت شەڕی داعشە یاخود دەیانگوت جارە حکومەت پێک نێرا یاخود دەیانگوت بە حکومەتی عێراق و حکومەتی هەرێم ڕێ بکەون یاخود دەیانگوت ینی بە هەڵبژاردن تەواو بێ و حکومەت پێک 1001 بیان و دیکەیان دەگرت سپاس دەکەم مامۆستا ڤایرۆسی کۆرۆنا دەڵێن شایستەدارەکانتان دواکرد لە کارێکدا ئەسڵ و ئەساسی نییە ئەم بیانوانە کاک حەکیم بەڕاستی ئەمە بەشێکە لەو کێشانەی ئێمە وەکو ئاماژەم پێدا شایستەی دارەکان مافی سەرەتایی خۆمان بەڵام لەوەش گەورەتر داواکاری ترمانەکەویش بریتێ
دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ بە هەمیشەیە بێجیاوە. بەڵێ سوپاس دەکەم دەگەرەمەوە لا دواتر کە گرم بۆ لای بەرزت سەبارەت بە ڕۆڵی دەرچوانی دانەمەزرا و خۆبەخشانی کەرتی تەندروستی ئەوانیش ستا ڕۆڵیان هەیە و لە کاتێک هیچ مەسەرن بودجەیەکیشان بڵین بڕەموچەیەکیشان پێنادە خۆبەخشانە خزمەت دەکەن لە کەرتی تەندروستیە؟ بەڵێ خۆبەخشەکانیش وەک دەرچوویەکی دانەمەزرا و ئێمە نەکرد خۆبەخشەکان ئێمە وانە بێژەکانش و خۆبەخشەکانیش لەم ئەنجومەنە نوێنەریان هەیە وەکو نوێنەر خۆبەخشەکان کە لەم دوایە کە بەهۆیان ڤایرۆسەوە کە ئەم بارودۆخە هات بەسەر هەرێمی کوردستان و کە جیهانیشی کردەوە لە ڕووی تەندروستیەوە خۆبەخشەکان ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبوو لە کەرتی تەندروستیە بۆ نمونە دوو خۆبەخش هەر تووشی ئەم ڤایرۆسە بوونە بە پێی زانیاریەکان دوو خۆبەخش تووشی ئەم ڤایرۆسە بوونە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لەم بارودۆخەی ئێستا کە ئەوان لە پێشی پرۆسەکەون ئەگەر دامەزراندن نەکاتەوە دەبێت کەی دامەزران بکاتەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە داوا لە خۆبەخشان وانەبێژانی شەکەین بایکۆت بکەن هەتا کەی خۆبەخشیەکەن هەتا کەی وانەبێژیەکەن ئێمە دەرچوانی زانکۆ پەیمانگەکان ئەگەر خۆبەخشەکان دەوامێکیان هەبێ یان لە هەفتەیەکە 2 ڕۆژ تو بێتن بۆ دەوام ئێمە ڕێگری لەوەش ڕێگریمان لێکراوە بە تایبەتی بەشە زانستیەکان ئەو بەشانەی کە خۆبەخشیش نانگرێت بەشمان هەیە وانەبێژیش ناگرێتەوە ئەمانە هەمی هۆکارن اینجا حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 9 ساڵەیە کە ڕێگای نەداوە یعنی دەرچوومان هەیە بەواسیدەش ویسێتی بچێت کاری خۆبەخشی بکات لە کەرتە جیاوازەکانە ڕێگری کردووە لەبەرچی لەبەرەوەی واسیدەی نەبووە خۆی کێشەی سەرەکی ئەم وڵاتە واسیدەیە ئەو کەسەی واسیدەی نەبێ لە هەرێمی کوردستان ناتوانێت دامەزان هەر نەوەستاوچێک لەسەرەوە هەبوو کە لە کۆتایی کابینی ڕابردوو وەزیر پێشووی دارایی دەیگوت موچەی فەرمانبەرە 881 میلیاری دەوێت بەڵام ئێستا نزیک بۆتەوە بۆ 900 میلیارد جگە لەم بڵێن لەوەی پەرلەمانتارەکان کە بازەوە دەکەن ناگاتە 4 میلیاریانی 10 میلیارد زیاتر زیادی کردوێنی خەڵک دامەزران نەبووە بەڵام بەواستە دامەزراندن هەتا 2020 دامەزراندن هەبوو ئەو کەسانی کە بۆ نمونە کەسێکی بەرپرسە ناسن کەسێکی حزبیە ناسن ئەو کەسانەی کە پێویستیانە لە کاتی دەنگدانە ئەم بۆ کەسانە هەر بەردەوام بووە بەڵام بۆ کچ و کوڕی فەقیر و هەژار ئەو کەسانەی کە واسیدەیان نییە دامەزراندن وەستا و ڕاگیراوە لە هەرێمدا اینجا ئەگەر بین باس چارەسەر بکەین چۆن چارەسەرێک بۆ دۆخی دەرچوانی دانەمەزرا و بدۆزینەوە بیمەی بەکاریشتان نییە ئێوەسەوە مەسەڵەن کە بە تایبەتی پێشتیش نەتان بۆ ئێستش کە سەردەمی کۆرۆنا خەڵک کرێکاریش نێبیکانیتان لە هیچ لەم 9 ساڵەیە کە دەرچوون و هیچ نەک ئەبواە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەم ئەرکەی بگرتایەتە ئەستۆ دوای 3 ساڵ هەر دەرچوویە کە ئەچێ و دوای 3 ساڵ ئەگەر دامەزراندنی بۆ نەڕەخسێت باجێکی تایبەتی بۆ دروستکار لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆ ئەوەی مستەقبەلی ئەم کەسە نەفەوتێت چونکە ئێستا وای لێ هاتووە ئاسی زانستی زانکۆ پەیمانگەکان لە ئاسێکی زۆر خراپەیە چونکە بەڕاستی خوێندکارانی زانکۆ پەیمانگاش بێ ئومێد بوونە لە حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەو بە ئومێدێکی ئەو ئاخوێنێ کە 2 ڕۆژی تر کە تەواوی کرد دابمەزرێ چی لە کەرتی تایبەتە بیان لە کەرتی گشتیا بێ وەک کەرتی گشتیان لێمان قۆڕەخ کردو کەرتی تایبەتیەکەشیان قۆڕەخ کردو لەلایەن حزبەوە لەلایەن حزبەوە قۆڕەخ کراوە ئیتر نازانێت دەرچوو ڕوو لە کوێ بکە ڕوو لە دەرەوەی وڵاتەکە لە دەریا ئیجێ ئەخنکێ زۆربەی ئەوانەی کە ڕوویان لە دەرەوەی وڵات کردووە لە دەریا ئیجێ ئەخنکاون دەرچووی زانکۆ پەیمانگاکان بوون و هیچ جەرفەتێکی کاریان بۆ نەڕەخساوە دوجار تەرمەکانیان گەڕاوەتەوە لێرە بەرپرسان ئەچوونە پێشوازی تەرمەکانە بەڵام ئێمە چەند جارێکیش داوامان لە بەرپرسان کردووە لە ڕێگای سکرتێرەکانیان و ڕێگای نەداوین هەر چاومە بە بەرپرسانیش بکەین بۆیە داوایان لێکەین سکرتێرەکانیشیان بگۆڕە کاکە ڕێگامان نادەن ئێمە چاومان بە بەرپرسە باڵاکانی ئەمە ڕێمە بکەوێت کە ئەوانەی بەرار بەدەستن لە هەرێمی کوردستانە ڕێگری ئەوەشمان لێکەن نایەن داواکارەکانمان بگەینن پێیان ئێمە تا ئێستا وەک ئەنجومەنەکەی خۆمان 3 جار خۆپیشاندانمان کردووە کە لەم خۆپیشاندانە جارێکان ڕۆشنێتە بەردەم ئەنجومەنی وەزیران لەگە کاربەدەستانی ئەنجومەنی وەزیراندا قسەمان کردو بەڵام هیچ ئومێدێکی دڵخۆشکەریان پێ نەبووە بۆ دەرچوانی دانەمەزراو لەلایەکی تریشەوە بەڕاستی شەرمەزارن لە ئاست دەرچوانی دانەمەزراوی زانکۆ پەیمانگەکان بەرپرسان ئێستا بانیان بکە بەرنامەیەکەوە لە ڕوویان نایەبێن بەرامبەرماندا بنیشن داواکارەکانمانیان ڕوبەڕوو بکەینەوە چونکە هیچ شتێکیان پێ نییە چ لە ڕووی کارگێر و ئیداریەوە ناتوانن
کێشەی دەرچوانی دانەمەزرا و چارەسەر بکەن بەڵام ئێمە وەکو دەرچوانی دانەمەزرا و ڕێگا چارەمان پێ دەتوانین ڕێگا چارەکان بکەینە بەردەستیان بۆی بتوانن کاک مسلیم گەرم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە حکوومەت پێشتر کەپینێکی ڕاگەیان بۆ هاوکاریکردنی خەڵک و بڵین کۆمەڵی سەرمایهدار و کۆمپانیای حەزبی 21 میلیارد دیناریان بە حکوومەت کۆ کردەوە ئێوە ئاگادارن ئەو بڕەپارەیە چۆن خەرجکرا خود دراوە بە هیچ هەژار و کەم دەرامەتێک بەڵێ دیارە بەهۆی ئەو کەرەنتینە گشتی کە ئێستا لە هەرێمی کوردستانە خەڵک بەهۆیەوە لە ماڵەوە دانیشت و بێکار و بێکاسبیە بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا زۆرێک لە قەیرانی دارایی دروست کرد لای هاوڵاتیان و خەڵکی زۆر بێبژێوی کرد تا دوجار خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی بە ویژدان خەڵکی بە ئینساف خەڵکی خێرخواز و سەدەقەکەر هاتن دەستیاندا بە کۆمەککردنی خەڵکی هەژار خەڵکی نەدار ئەو خەڵکانێک کە خاون پێداویستی تایبەتن ئەو خەڵکانن کە بژێوی ژیانیان هێندە کەم بووە ئەوەی ڕۆژانە ئیشیان کردووە ئەو ڕۆژە نەبوو بێ لە ماڵەوە هیچ داهاتێکیان نەبووە بۆی کە پێداویستەکانی ماڵیان پێدابی بکەن خۆشبەختانە من زۆر جار ئێمە ئەبیستینەوە کە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکن کە زۆر هاوکارن بۆ یەکتر و بینیمان بەڕاستی زۆرێک لە ڕێکخراوەکان هێندە هاوکاری حکوومەتیان کرد کە حکوومەت زۆرێک لە بار قورسایەکانی سەرشانی لاچوو بەڵێ دوجار حکوومەتی هەرێمی کوردستانیش کەمپینێکی ڕاگەیاند بە ناوی کەمپینی بەیەکەوە بەهێزترین کە وەک بەڕێز باست کرد ڕایان گەاند لە پێنجشەمی ڕابردوو کە داهاتەکەی ئەوەی تا ئێستا کۆکراوەتەوە 21 ملیارە بەڵام ئەم داهاتە بۆ ئەوە بووە کە بەپێی پلانێک بەپێی استراتیژی بەرنامەدا ڕێژراو بەکار بێت بۆ بنکەکانی تەندروستی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دابینکردنی کەلوپەلی پێداویستی تەندروستی بۆ بنکە ناوەندەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ شار و شارۆچکەکان بۆ پارێزگاکان بۆ دابینکردنی دەمامک و هەموو پێداویستیان تەندروستیانە بۆ مەسارف کێشانی کەرەنتینە و کەرەنتینەکراوان لە هوتێلەکان لەو شوێنانەی کە لێوە کەرەنتینەکراون لە پێداویستی دابینکردن بۆیان بۆ فحوسات بۆ کیت ئەو کیتێکە پشکنینی پێکرێ بۆ دابینکردنی خۆراک بۆیان بەڵام لەگەڵ ئەوەشدا من تا ئێستا هیچ داتایەکم نەبینیوە باشە داتایانە چۆن ئەم پارێ بەکار دەهێنرێ بۆ ئەم ناوەندانە و چۆن دابش دەکرێت و چۆن مەسارف دەکرێت و چۆن تەوزیع دەکرێت بەڕاستی ئەوە شتێکە کە وەک چۆن لە زۆرێک لە کۆکردنەوەی ئەو کۆمەچیانە لە ڕابردووە باشەکەی هەبووە ینی بە ناشەفافی بە ناڕوونی ئەم پارانە بەکار دەهێنرێن نەتواندراوە بە لیست بۆ خەڵک و بۆ دام و دەستگاکان و بۆ ئەو شوێنانی کە لێوە سرف دەکرێت ڕوون بکرێتەوە کە لای هەموو خەڵک وازەح بێ بەڵێ بە کورتی دواترە دەگرم و لای بەرز بە سەبارەت بەو 21 ملیارە کە تا ئێستا هاوکاری خەڵکی بڵین ئەوانەی کاری کارێن لە زاوکارێن نەکراوە بازەکەی بەغداش 3 ملیاری ناردووە بۆچی وەکو پەرلەمان گەلانی کەملیژنەکانیش بەدات چون ناکەن ئەو پارەیە چۆن خەرج کراوە چی لێ دێت بە کورتی بێ سپاس دەکەم کاک عەبدولحەکیم گیان ئێمە بەهۆی ئەوەی کە پەرلەمانی کوردستان ماوەی مانگێکە بڵێن پەرلەمانی لە کار خستووە بەهۆی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا کە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەرزوو بەڕاستی یاداشتێکماندا و لە ڕێگەی سەرۆکی فراکسیۆنەکەمانە بەڕێز مامۆستا عەبدولستار تەلەفۆن کرا بۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان بۆ سکرتێرەکەی بۆ سەرۆکی فراکسیۆنەکان و لە ڕێینامەوە ئاگادارکرانەوە کە بەڕاستی پێویستە ئێمە لە ماڵدانە نشین پێویستە زوو دانیشتنی پەرلەمان بکرێت بە پێداویستی و بە ویقایی تەندروستیەوە ئێمە پێویستە لە نێو خەڵکا بین و پێویستە مشهورخۆری ئەو کێشەیە گەورەبین کێسار ناو خەڵکایە بەڵام دوای درنگانێک بەڕاستی
دانیشتنێک لەسەر ئەم جۆرە هەوڵانەی ئێمە بۆ دانیشتنی سەرۆکی فراکسیۆنەکان درا چەند بڕیارێکی لێوە دراوە پێشەوەی دانیشتنە بکرێمەوەکو لە ڕچۆنگەی دڵسۆزیمان بەڕاستی کەمپینێکی هاوکاریمان ڕاگەیان وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لێوە توانیمان لە هەموو شار و شارۆچکەکان ئەندامەکانمان دابەش کرد بۆی کە خزمەتێک بکەن و هاوکاری بگێنن بۆ هەموو ئەو ماڵانەی کە نەدارن هەژارن پێویستیان پێەیە بۆ کۆمەکی ڕۆژانەیان بەڕاستی ئێمە بە دڵسۆزیەوە بەبێ جیاوازی لە هەموو شار و شارۆچکەکان بە پێی توانە تا ئێستا توانیومانە نزیکەی 7500 ماڵ بەهۆی ئەو پێداویستیانە کە ئێمە کۆمەچیمان بۆ کۆکردنەوە سپاس بۆ هاوکاران و خێرخوازان کە یارمەتیان داین سەرپەرشتیمان کرد ئێمە تا ئێستاش بەرداوامە چەند شار و شارۆچکەیەک ماوە ئەمە لە چیەوە سەرچاوی گرت لە ئەوە سەرچاوی گرت بەڕاستی ئێمە نەمانتوانی لە ماڵدا بنشین ئێمە نەمانتوانی وەکو پەرلەمان وەکو پەرلەمانتاران ئەرکمان ئەوە بێ لە ماڵەوە دابنشین لە ڕێی میدیاوە سەیری دۆخی یاریمی کوردستان بکەین بە ئەرچی خۆمان زانی بینی ناو خەڵکەوە و ئەوەنەی پێمان بکرێت لە خزمەتیان دابین و کۆمەچیان بۆ بکەین و دڵسۆزیمان بە کردار بۆ ئەم سلمێنین. سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو بەهاتنی کەوسەر هەست بە ئارامبوونەوە دەکەین ڕەنگە سروشتیەکەی چای کەوسەر خەمەکانمان لەبیر دەباتەوە لەبەر ئەوەیەکە بۆن و تامی چای کەوسەر لەبیر نەکراوەیە بە چای کەوسەر چێش لە ڕەنگ و تامی چای ڕاستەقینە ببینە چای کەوسەر ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قۆرسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا کارزان بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بە مامۆسایانی وانە بێش دوایی دێنێ سەر خزمەتیان چەندە بەس لە کاتی پشوودا ئێستا بۆنم لە سەردەمی کۆرۆنا کە پشووە هیچ بڕەپارەیەکیان بۆ هەژمار ناکرێ یاخود ینی بەگشتی ینی ئەو بڕەموچێش کە پێیان دەدرێت کە بەڕێز دەڵی زیاتر لە 100 ڕۆژەوەریان نەگرتووە هەندێکیان کەمترە لە 100,000یش کاک حەکیم ئێمە لە ڕابردووەوە هەتاکو ئێستاش داوامان کردووە بەوەی کە ڕۆژانی پشوو بۆ مامۆستای وانەبێژ هەژمار بکرێ بەڵام بەداخەوە تاکو ئێستا ڕۆژانی پشووی نەورۆز و ئەو ڕۆژانەی کە بە بۆنەی سەرما و سۆڵە و وەئیلاخری کە لە هەرێمی کوردستانە ڕوویان داوە بۆ مامۆستای وانەبێژ هەژمار نەکرا بەڵام خۆشبەختانە تاکو ئێستا ئەوەی کە لای ئێمەیەوە بڵێن بە قسە نەک بە کتاب نەک بە نووسرا ئەوەی کە هەیە ڕۆشتووە
بەڕز وەزیری پەروەردە داوای کردووە لە باڵی کتابی کرۆ بۆ وەزارەتی دارایی بۆی کە ڕۆژانی پشووی کۆرۆنا بۆ مامۆسای وانەبێژ هەژمار بکرێت بەڵام لەنان زۆرێک لە بەڕێوەبەری قوتابخانەکانەوە پێمان گەێنراوە بۆی کە هەندێک لە مامۆستای وانەبێژ کە داوایان کردو ئایا قاید لە قایمین وانەبێژیە کاتەکە دێنێرن بۆ پەروەردەکان و دواتر بۆ وەزارەتی دارایی و ئیلی ئاخری ئایا ڕۆژانی پشووی کۆرۆناش هەژمار کراوە زۆرێک لە بەڕێوەبەری قوتابخانەکان دەڵێن تا ئێستا هیچ کتابێک نەگەیشتۆ بەدەستمان بۆی کە ڕۆژانی پشووی کۆرۆنا بۆ مامۆستای وانەبێژ هەژمار بکرێت کە بەڕاستی کاک حەکیم ئێمە نامانە هەر قسە بێت دەمانە کتاب بێت نووسرا بێت بەڕێز وەزیری پەروەردە جێگەی سپاس و پێزانی لە بۆی کە داوای کردووە ڕۆژانی پشووی کۆرۆنا هەژمار بکرێت بۆ مامۆستای وانەبێژ بەڵام نەکراوە بە کتاب واتە کتابێک نەنووسراوە دەلیل و بەڵگەشمان بۆیە دەیان مامۆستای وانەبێژ پەیوەندیان پێکمەڵە مامۆستا بەڕێوەبەرەکانمان دەڵێ ناینووسین دەڵێن بۆچی ناینووسڵە لەبەرەوەی تا ئێستا هیچ کتابێک لەلایەن پەروەردەکانمانەوە بۆمان نەهاتووە بەڕاستی ئەمانە شتەکان بە دەست نووس دەست بە نووسراوێ واتە بە کرداریانە بێت تەک تەنها قەولێک بێت و شتێکی دیکەمە بەنسبەتی ئەوە بەنسبەتی خزمەتی ساڵانی مامۆستای وانەبێژیش ئەگەر بینە ئەوە کاک حەکیم ئەمە پێما بێت چەندین جارش ئەمە دووبارە کراوەتەوە مامۆستامان هەیە هەر لە یەک ساڵەوە هەتاوەکو 12 ساڵ مامۆستای وانەبێژمان هەیە واللهی مامۆستامان هەیە یعنی من پێشە داخلی بەرنامەکە بەڕێزم مامۆستای گوتی تو ئەو خوای ئەم پامەی من بگێنە بۆ وەکو مامۆستایکی بەتوانە و بە ئەزمون کە مامۆستایکی وانەبێژە ئەڵە 4 ساڵە وانەبێژم لە 8 قوتابخانە داوام بکەم هەموو ساڵە دوو مەکتەب ئەڵێ لەسەر داوای تەلەبەکانم نادومیانە بۆ مەکتەبێکی نمونەیی ئەڵە تەنانەت بڵین مشتریفێک سەرپەرشاری توێتی چۆن مامۆستای وانەبێژ دەبێت بنێرە بۆ مەکتەبی نمونەیی ئەمە توانە قودرەت و لایەتی مامۆستای وانەبێژە بەڵام بەداخەوە لەلایەن بەرپرسانی پەروەردە و بەرپرسانی حکومەتەوە ئاوها بەچاوێکی سووک تەماشای دەکرێت ڕێزی لە ناگیرێت شکۆی مامۆستای وانەبێژ بەڕاستی لە وڵاتە شکێنراوە شتێک نییە لە وڵاتە تەنانەت کاک حەکیم بۆ بەڕێست بۆ تەواوی مامۆستایانی وانەبێژ ئەم قسە لە من وەرگرێت بوونی مامۆستای وانەبێژ پێشتر ئەم قسەم کردو لێرەش دێڵێمەوە بوونی مامۆستای وانەبێژ واتە داخستنی دەرگای دامەزراندن من داوام وایە لە سەرجە مامۆستایانی وانەبێژ ئەم داوایە چەندین جاریش داوام کردو تکایە مامۆستایانی وانەبێژ کایە خۆ بەخشە بەڕێزەکان ئەگەر دەرگای قوتابخانە کرایەوە مەسنە هۆڵەکانی خوێندن بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن چونکە بەڕاستی ئەوەی کە ئەو سوکایەتی و شکاندنی شکۆی بەرامبەر بە مامۆستای وانەبێژ دەکرێت بەرامبەر بە هیچ کەسێک لەم وڵاتە نەکراوە پرۆسەی خوێندن پەکی دەکەوێ ژمارەیان زۆرە مامۆستایانی وانەبێژ بەپێی تاکو ئێستا ئێمە ساڵانە خۆمان پێشتر کە لە پەروەردەکان دەگەڕان بەپێی داتای ساڵی ڕابردوو نزیکەی 7,000 مامۆستای وانەبێژ بوونی هەبوو بەڵام ساڵێکە تاکو ئێستا داتایکی ڕەسمیمان نییە بەس ئەوەندەی کە ئەوە ئاگادار بین ئەم ساڵێکە زۆر لەو ڕێژەیە زیاترە بەڕاستی ئەگەر مامۆستای وانەبێژ لە هۆڵەکانی خوێندن بێنە دەرەوە واللهی پەروپەی وەزارەتی پەروەردە ئەشکرد واللهی قوتابخانەکان ناچن بەڕێوە کاک حەکیم بۆ بەڕێست و بۆ تەواوی بینەران و بۆ وەزارەتی پەروەردە و حکومەتی هەرێمی کوردستانیش قوتابخانە هەیە من 2 قوتابخانە بەنمونە لامە مدیرەکانیان مامۆستای وانەبێژن بەڕاستی جێگەی شەرمە لە ساڵی 2020 تا بیت مدیری قوتابخانە وانەبێژ بێت ئەی تۆ چی لێ دەکەی لە کاتێکدا دەڵێت مامۆستای وانەبێژ بۆی نییە چاودێری هۆڵەکانی تاقیکردنەوە بکات بۆن من لە تاقیکردنەوەی وەزاری یاخو لە تاقیکردنەوەی ئەوانەی کە لە ئیمتحانی وەرزی یەکەم و دووەمی ناو قوتابخانەکان ئەنجام دەدرێت بۆچی ئەڵە لەبەرەوەی مامۆستای وانەبێژ لەڕووی هەندێک لایانی قانونی پاداش و سزا و کۆمەڵە شتێ نیەتی باشە بۆچی ئەوەش پێ دەکەیت و بەڵام ئێستا من ئەگەرم بەرپرسێکی من تەمەنامەکرد لەبری ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزە کە هیچ دەسەڵاتێکی نییە بەرپرسێکی وەزارەتی پەروەردە لەوێدا بووە بەرپرسێکی حکومەت لەوێ بووە بۆ لەبەرەوەی کاک حەکیم ئەندام پەرلەمانەکان ڕێزم هەیە بۆ بەڕێزە ئیشی باشیان کردووە ئازایی ناکەن هیچ ئەندام پەرلەمانێک واجبی سەرشانیانە لەبەرەوەی ئەندامی لەبەرەوەی نوێنەری ئەم میلەتەن لەبەرەوەی بەدەنگی ئەم میلەتە سونەتە ئەویا کاک حەکیم من کۆمەڵێک یەک داتای بەڕێز یەک زانیاری بە بەڕێزەدەم ئیشی ئەندامانی پەرلەمان لە هەرێمی کوردستان چییە وڵی پەیوەندیم کردە بە ئەندام پەرلەمانەوە تومە بەڕێز کاک فڵان کەس کاک دکتۆر فڵان ئێمە مامۆستای وانەبێژین دەیان جار داواکاریمان داوە بەدەست بەڕێستەوە ئەمە جوابێتی بەم نەڵێ چی باشە کاکە خۆت وەرە هۆڵ بە هۆڵی ناو پەرلەمان بگەڕێ واژۆی هەموو ئەندام پەرلەمانەکان کۆ بکەرەوانێ اینجا بیدە بە هەموو فراکسیۆنەکان کاتر لە ناو پەرلەمانە دەوەژن باش جەنابی ئەندامی پەرلەمان تۆ ئیشە چییە لیژنەی پەروەردە لە ناو پەرلەمانی کوردستانە ئیشیان چییە لیژنەی دارایی لە ناو پەرلەمانی کوردستانە ئیشیان چییە لیژنەی پەروەردەی ناو پارێزگاکان ئیشیان چییە با وەکو ئەندام پەرلەمانەکانی حکومەتی عراقی ئیتیحادی حکومەتی بەغدا بن بەوەی کە ئەم ساڵەکە
دەیان جار واژۆیان کۆ کردوانە بۆ بوون بە هەمیشەیکردنی مامۆستایانی وانەبێژی پارێزگای سەلاحەدین و مووسڵ و تەواوی پارێزگاکانی حکوومەتی عێراقی. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا. پەیوەندیم کرد بە ناپەرلەمانەکان بەڵام هیچ جوابێکی وهایان هیچ هەوڵێکیان نەدا بۆ مامۆستایانی وانەبێژ بەداخەوەی. سوپاس دەکەم دەگەرم وڵا دواتر کاک موسیم گەرمە لای بەڕێزت دەمەوێت سەرنج بزانم لەسەر لیژنەی پەرۆدە خوێنی باڵا بۆ مامۆستایانی وانەبێژ بۆچی فشارێک دروست ناکەن بۆ دەرچوانی دانەمەزراوی هیچ ستان کرد وەکو لیژنەکەی خۆتان؟ وەڵا پێشەوەی لەسەر لێژنەی پەروەردە خوێنی باڵا قسە بکەم دیارە ئەو برابەڕەزانە قسەی کرد لەسەر ئەندامانی پەرلەمان و چۆنیەتی ئەدایان و بێدەنجی و یاخود بێدەسەڵاتی ئەندامی پەرلەمان و ئەوانە وەڵی هەر پەرلەمانتارێک ئەرک و وەزیفی و ئەرچی سەرشانی خۆی ئەبێ خۆی لە سەنجی مەحەک بداوە بێ خەڵکیش بەڕاستی دەنگەکەی خۆی لە سەنجی مەحەک بدا بەڕاستی دەنجی داوە بچێ. ئێمە بەڕاستی وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەمیشە بەڕاستی سوتاوین بۆ بەرژەوەندی خەڵک هەر پرۆژەیەک ئێمە لە دوو وەرزی یاساداناندا لە وەرزی بەهارە مانجی سێ لە وەرزی پاییزەی مانجی نۆدا 21 پرۆژە یاسامان پێشکەش کردووە لە پەرلەمانی کوردستان بەس تایبەت بەو بواری کە ئێسامە لە بەردامەکەی بەڕێزە دانیشتووی پرۆژە یاسامان پێشکەش کردووە بۆ مامۆستا کارزان دەگەڕێم وڵا دواتر بۆ ڕێ بەڵێ پرۆژەمان پێشکەش کردووە بۆ مافە دابینکردنی مافەکانی ڕێبەرە پەروەردەیەکان و مامۆستایانی بەڕێز کە بەڕاستی وەک ئەو مامۆستا بەڕێزە باسی کرد ئێمە بینیمان لە ڕابردوو چەندە سوکایەتیان پێکرا لە قۆناغەکانی لە قۆناغە جیاوازەکاندا کە ئیشیان بە مامۆستایان نەبوو. پرۆژە یاسامان پێشکەش کردووە بۆ دانەمەزراوان کە چەندین ساڵە دانامەزرێن. پرۆژە یاسامان پێشکەش کردووە بۆ دامەزراندنی یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان. پرۆژە یاسامان پێشکەش کردووە بۆ مامۆستایانی گرێبەست و بۆ خۆبەخشەکانی نەخۆشخانەکان کە بەڕاستی بوونەتە پۆڵەکەی بەڕێوەبردنی نەخۆشخانەکان و قوتابخانەکان. بەرهەمەکەی ما ئەمەستا عەبدولحەکیم گیان ئەکەوێتەوە سەر قودرە و توانای ئەو چەند کەسەی کە ئیش لەو بوارەکەن. من بەڕاستی بای ئەوەندە توانام هەیە کە ئەوەندەی دەنگم هێناوە بەڕاستی ئەوە کێتەوە سەر خەڵک ئەبێ خۆی لە سەنجی مەحەک بدا ئەبێ خەڵک دەنگەکانی خۆی قودرە و توانای خۆی کە ئەو کەسەی هەڵی ئەبژێرێ بابێ ئێستا لێ پێچینەوە لەو کەسە بکا کە دەنجی پێداوە بابێ ئێستا لێ پێچینەوە لەگەم بکا بڵێ چیت کردووە. من بەڕاستی بۆیە سەلمێنم کە چیم کردووە بەس هاوشێوەکانی من ئەوانەی کە خەڵک دەنجیان پێداون ئەوە من ناتوانم حاسەبیان بکەم ئەوە بێ خەڵک خۆی لە سەنجی مەحەک بدا. سەبارەت بەوەی کە بەڕێزیشت باست کرد ڕۆژێک هاتن واژەتان کۆ کردوانێ وەکو ئەندام پەرلەمانەکانی عێراق بۆ بوون بە هەمیشەی بوونی مامۆستانی وانەبێژ. یعنی تاکەی ئەمە بەڕاستی بێ پرۆژە یاسا تەقدیمەکەی سەر و سەرچاو ئەمە ئەرکی هەموو ئەندام پەرلەمانەکانە بێ جیاوازی دەبێ بیکەن. ئێمە باز لە حزبایەتی ناکەین تکایە باشەکان نەبین بەلایانی ئاقارێکی دیکەیە واز لە باوەش لە مۆزاری کۆمەڵ شتەیە بێنی ئێمە مامۆستای ئێمە دەمانەوێت مامۆستانی وانەبێژ پرۆژەیەکی چاکسازیان پێ دەڵێن تکایە ئەگەر دەتانەوێت کەتی پەروەردە پەکی نەکەوێت ئەم داواکاریانەمان جێبەجێ باشە مامۆستا دەگەڕێم وڵا دواتر دابمەزرێنن بەوەی کە ناو هۆڵەکانی هۆڵی قوتابخانەکان چۆڵ نەبن بۆی بایکۆت نەکرێت بۆی سیستمی پەرۆدە پەکی نەکەوێت. باشە مامۆستامێکی پەرلەمانی بەڕێز دەبێت نوێنەراتی تەواوی هەرێمی کوردستان بکات خەڵکی هەرێمی کوردستان بکات. هەر ئەندامێکی پەرلەمانی بەڕێز دێتە سەر شاشە باس لەوە دەکات بۆی کە کار بۆ لاندگرەکانی خۆی لەگەڵ ڕێز و احترامایە بەڕاستی ئێمە بێ جیاوازی داوای بە هەمیشەیکردنی مامۆستایانی وانەبێژەکەن دەبێت ئەندامی پەرلەمانە بەڕێزەکان بێ جیاوازی کار بکەن. یعنی چ کاتێک تەواوی فراکسیۆنەکان هاتوون مامۆستا کارزان فراکسیۆنەکان واژەمان کۆ کردوتەوانێت بۆ بوون بە هەمیشەی مامۆستانی وانەبێژ. سپاس دەکەم بۆ مامۆستای وانەبێژ. سپاس دەکەم فەرموو کاک موسلیم فەرموو. طبعا من ئێمە ئەڵێن ئێمە باسی ڕابردووی پرۆژەکانی خۆمانەکەی مانایوانێ بۆ چینێکی دیاریکراوەکەی من بەڕاستی شانازی یەکەم بۆی کە خزمەتی هەموو تاچێکی کۆمەلگاکەی خۆم بکەم بە شانازیەوە خزمەتی پێش ئەو کەسێک کە دەنجی پێداوم خزمەتی ئەو کەساکەم کە دەنجی پێنەداوم ئەوە ئەرکێکی سەرشانی خۆمە پێی ئاسوودابم ئەرکێکە لە سەرشانمە ئەوە دڵنیا بە من ئەو باسی حیزبایەتی ناکەین ئێمە لێرانە. ئەنجا ئێمە بەڕاستی چارەسەرمان داناوە ئێمە قسەیەک ناکەین بەڕاستی قسە فڕێ بین و چارەسەرمان پێ نەبێ ئێمە لە کۆی ئەو پرۆژانەیە کە پێشکەشمان کرد بە چارەسەرمان چی بۆ لای ئێمە چارەسەرمان هەبووە بۆی کە ئەکرێت ساڵانە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان
نسبەیەک لە بودجەی تەرخان بکە بۆ دانەمەزراوان بەڕاستی بۆی کە ئەم گەنجانە ئەم لاوانەمان کە شادە و بڕوانامە بەدەستێنن چیتر نەستنەوە ماڵەوە شادەکانیان بە دیوارەوە هەڵواسن بە ناومێدی بمێنەوە. ڕێژەی زیاتر تا 15,000 شەریکات و کۆمپانیای زەبەلا هەیە لە هەرێمی کوردستانە. پێمان ڕامانگادوە لە یادداشتەکانمان لە پرۆژەکانمان حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت ئیجباریان بکە ناچاریان بکە لە ڕێگەی ئەم کۆمپانیا گەورانەوە کەسانی خاوەن بڕوانامە کەسانی بە ئەزمون لاوانی خوێنگەرم ئەوانەی بێکارن ئەوانەی کەن هیچ ئیش و داهاتێکیان نییە لەم شەریکانەوە بیان خاتە سەرکار ئیشیان بۆ بدۆزێتەوە لە بێکاری ڕزگاریان بکە. ئەنجا پێمان لە یادداشتەکانمانە نووسیمانە لە پرۆژەکانمان کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێت دەرماڵەیەکی تایبەت ببڕێتەوە حتا ڕێژەشمان دیاری کردووە کەمتر نەبێت لە 150,000 بۆ ئەو کەسانەی کە بتوانن بژێوی ژیانیان لانی کەم ئەوانەی کە هیچ کارێکیان دەست ناکەوێت تا کارێکیان دەستەکەوێت تا و کاتێ دامەزرێن دواتر بە شێوەی قەرزی لیان وەربژیرێتەوە. ئەنجا بە هەمان شێوە ینی دەیان ڕێگامان دیاری کردو ئێمە بەس قسەمان نەکردو پرۆژه یاسامان دانابێ بۆ یەکە بیخەینە بەردەستی پەرلەمانی کوردستان هەوڵیشمان داوە کۆدەنجیشی بۆ کۆبکەینەوە و کۆدەنجیشمان بۆ کۆ کردوێتەوە. بەڵام خۆتە زانی ئەوە وەزعەکەی پەرلەمانی کوردستانەوە ئەوە وەزعەکەی سستی بەڕێوەچوونی پرۆژه یاساکانە ئێمەش لە تموحماندانە و هەمیشەش ئێمە دەنگمان لەگەڵ مامۆستایانی وانە بێژ بووە ئەزانی لە چ معاناتێکدان کە مانگانە بەڕاستی لە 80,000 دەست پێکات تا 100 چەند هەزارێک بەڕاستی کە بە کوڵەمەرجی قوتابخانە هەیە نزیکەی 7 مامۆستای وانە بێژی تایە منی شەڵێم ئەگەر ئەو 7 مامۆستای لە قوتابخانەکە بێنێ دەرەوە کە کۆڵەکەی بەڕێوەبردننی وانەوتنەوەن بۆ قوتابیانمان بەڕاستی پشتی ئەشکێ بەڕاستی وانەوتنەوە لە هەموو کەرتی پەروەردا ئەوەستێ هەمیشە قسەمان لەسەر کردووە. سپاس دەکەم بەرهەم کاتشمان زۆر کەم بەس وەکو چارەسەر 2 دقەیەکمان ماوە وەکو چارەسەر هەیە یاخود لەم بارودۆخە کە لە عێراق 150,000 بۆ خەڵکی هێژار و بڵێنەوەی کە موچیان دەکرێەوە لە کوردستان پەیڕەوکرێ بە تایبەتی لە سەردەمی کۆرۆنا بۆ دەرچوانی دانەمەزرا. بەڵێ چارەسەر هەیە بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بێتی چارەسەر بکرێ بۆ نمونە ئەندام پەرلەمانەکانیش کە باسی ئەم پرۆژاناکەن کەڵێ ئەو پرۆژەمان تەقدیم کردووە پرۆژەکان ئەگەر پرۆژەیەک سوودی نەبێ بۆ هاوڵاتیان هەر با پرۆژە بێ پرۆژە سوود و گرنگیەکی نەبێ بۆ میلەت پرۆژە چیلێکی منیش ئەتوانم 1000 پرۆژە تەقدیم بکەم لە شوێنێکە دای بنێم پرۆژەکانیش بەم شێوازەیە. ئەگەر بین باسی چارەسەر بکەین چۆن چارەسەر بکەین ئەم ئەندام پەرلەمانە بەڕێزانە ئەگەر کە باسی چاکسازیانە کرد لە هەرێمی کوردستانە پرۆژە چاکسازیەکان دەرکرد بە ناوی چاکسازیەوە باشە باسی ئەویان کرد کە موچەی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کوردستان و جێگرەکانیان کەم بکرێتەوە بۆ هیچ کەسێکیان باسییان نەکرد کاکە بەرپرس هەیە 20 میلیۆن موچەکەیەتی 150,000 نەسرەکەیەتی ئەگەر بێت و ئەمانە کەم بکرێتەوە بە نەرسرێ و موچەکانیان بۆ لە 150 کەم بکرێتەوە زیاتر لە 30,000 کەس ئەتواندرێ ئەمە بەس لەو کار بەدەستە باڵانەیە دامەزراندن جێبەجێ بکرێ بۆ دامەزراندەکە بەڵام ئەمان مەبەستیان نییە زۆر بەکوتی دوای قەدەغیکردنی هاتوچۆ هەڵوێستانە بێ دوایەوەی کە ژیان ئاسایی بۆ دوای کۆرۆنا بەڵێ ئێمە هەڵوێستی جدیمانە بێ بەس حەزم کرد چارەسەرەکان بە تەواوەتی بۆ نمونە ئەگەر 100,000 بندیوار هەیە لە هەرێمی کوردستانە کە موچەکانیان 1 میلیۆن دینارە ئەگەر بێت و موچە ئێمانە کەم بکرێتەوە بۆ 500,000 ئەتواندرێ زیاتر لە 100,000 کەس بەس دابمەزرێنێ لەم ساڵدا بەڵام چارەسەریان پێ نییە بە هیچ شێوازێ ئێمە وەک ئەنجومەنی دەرچوانی دانەمەزرا و داکۆکی لە تەواوی دەنگی ئەو دەرچۆ دانەمەزراوانە ئەکەین کە ساڵانێکە دەرچوون و تەخەڕوجیان کردو و دانەمەزراون لە هەرێمی کوردستان بۆیە بەردەوامە بین هەموو فشارێک و هەموو ڕێکارێکی ئاسایی ئەگرینە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان تخوا یەک شتەماوە بابیڵم ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەم حکوومەتە ئێمە دڵمان پێی خۆش بوومە حکوومەتێکی تازەیە و ئیش لەسەر گەنجان ئەکەن بەڵام بەداخەوە جارێکی تر ئاواتی گەنجانیان نێش هۆکاری چی بوو لەبەر ئەوەی لە 135 خەڵکی کوردستان دەنگی دا
بەمانە هۆکارەکەشی ئەمەیە کە ئێستا میلەت ئەم سزای ئەچێژێتەوە ئەگەر بێت و لە 170 خەڵکی کوردستان دەنگی بدایە و خەڵکی شایستەی هەڵبژاردایە کەسی شیای بکردایەتە شۆنی شیا و بە دڵنیایە ئێستا باردۆخەکە جیاوازترە بوو. مامۆستا کاتش منەوە بەس خولەکێک بۆ بەڕێز داواکاری سەرەکی مامۆسایانی وانە بێژ بە کورتی بێ کەمتر لە خولەکێک چووکە کاتم نەماوە. ئەگەر ئێزم دەیت دوو خولەکم دەیر کاک حەکیم وەڵای دوو خولەک مامۆستا کاتمان نابێت داوا لێ بدەکەم بەسەر چاو کاک حەکیم پەیامی ئێمە وەکو مامۆستایانی وانە بێژ داواکارین لە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بەڕێز جێگیری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بەڕێز وەزارەتی پەروەردە وەزارەتی دارایی سەرجەم ئەو بەرپرس و ئەو بەرپرسانەی کە تایبەتن بە کەتی پەروەردە دێن بەدەم کەیسی مامۆستانی وانە بێژەوە بە دامەزرادنیان بەبوون بە هەمیشەیی بەڕاستی جێگای شەرمە مامۆستایەکی وانە بێژ 30 دقە دەرس دەڵێتەوە بە 3000 بە 4000 بەڵام ئەندام پەرلەمانێک بە سەعات ملیۆنێک وەرەگرێت ساڵی بە مانگێک 6 ملیۆن وەرەگرێت بۆ موچە هەیە بەڵام بۆ مامۆستایەکی وانە بێژ کە کرێی شایستەدارەکەی ناکاتە نزیکەی 100,000 بۆیە داوامان هەیە لە حکومەتی هەرێمی کوردستان چیتر مامۆستای وانە بێژ نەچەوسێنێتەوە بەدەم داواکارەکانمان ئەوش بە هەمیشەیکردنی مامۆستانی وانە بێژە داوامان هەیە لە حکومەت جارێکی دیکە مامۆستانی وانە بێژ دابمەزرێنێت بۆی چیتر لەو دۆخە ناهەموارەی ڕزگارمان ببێت. کاک موسلیمی و خولەکیش بۆ تۆ چەندە کاتمان نەوە زۆر بە کورتی. والله هەر بە کورتی بۆ مامۆستا بەڕێزانە تەبعاً حەقی خۆیانە مافیەکی سەرەتایی خۆیانە هەرچەندی قسە بکەم ڕێز لە قسەکانیان نەگرم نەزانم ئەوە هەڵقوڵاوی ناخێکی پڕ لە ئازارە بەڵام بەڕاستی ئێمە چارەسەرمان پێ بووە بڵێ چارەسەر نەبووە چارەسەر هەیە بەڵام نایکەن و قسەمان لەسەر قوت و موچەی خۆمان کردووە ئێمە قسەکانمان هەڵوێستەکانمان لە ڕابردوودا دیارە ئێمە لە یاسای چاکسازی چۆن هەنگاومان هەڵبڕی و چۆن هەڵوێستمان دیار بوو لە سەکەمکردنەوەی موچەی خۆمان و بەڕاستی لە نەتیجەشە ئێمە لە هەموو پرۆژەکانمانە هەمیشە ئامانجمان دیار بووە چارەسەرمان دیاری کردو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە پرۆژەکانماندا هەمیشە لە ناوناخی خەڵکا ژیاوین بۆ مامۆستایانی وانە بێژ بۆ مامۆستایانی گرێبەست بۆ خۆبەخشانی نەخۆشخانەکان و هەمیشە ئێمە لەسەر خەتین لەگەڵیانەوە لە کۆبوونەوەی هەفتەی ڕابردووە ئێمە لەگەڵ لە لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا لەگەڵ وەزیرە ئێمە دووبارەمان کردەوە بۆ ئەو بابەتەی مامۆستایانی وانە بێژ تەکیدمان لێ کردەوە کە ئەبێ بەڕاستی لە هەوڵدابن بۆ بەبەرامگەیاندنی دامەزراندنیان و کێشە چارەسەرکردی لە ئەنجومەنی وەزیران ئێمە هەمیشە لە بیرمان و کۆڵ نادەن ئینشاءالله. بەڵێ زۆر سپاس بۆ هەرسێ لاتان سوپاسان دەکەم سوپاس بۆ بینێرانی بەڕێز خواتان لەگەڵ.